گەر دەتەوێت آیفۆن 15 پرۆ ماکس یاخود گالاکسی S24 یان 24 پلس یان 24 ئولترا بە قستی مانگانە بەبێ پێشەچی بە قستی 12 مانگ 15 مانگ یاخود 18 مانگ بەبێ پێشەچی بەدەست بخەی زۆر ئاسانە سەردانی MSI ستۆر بکەن لە شاری سلێمانی. ناونیشانیان دەکەوێتە سلێمانی لە گەڕەکی ڕزگاری فەرعی بەرامبەر پەروەردەی ڕۆژاوا پشتی یاسیا سێڵ. دەتوانن سەردانیان بکەن بەبێ پێشەچی لە خۆتان ببنە خاوەنی آیفۆن 15 پرۆ ماکس یاخود گالاکسی نوێیەکە بە هەموو ڤێرژنەکانی لەیان بەردەستە. وەروە دەتوانی PlayStation 5 Xbox Series یاخود هەر کۆنسۆڵێکی یاریەکان بە هەمان شێوە بە قست بەبێ پێشەچی بە نرخێکی گونجاو و لۆ خۆت بەدەستی بخەی. دەتوانین زانیاری زیاتر لە ڕێگەی پیجی فەرمیان لە فەیسبوک بە ناوی MSI Store بەدەست بخەن لە دیسکریپشن لە لینکی کۆمنت و تەرتیبات شتەکانیان هەموو دادنێم ڕقم موبایلیان دادنێم و فەیسبوکیان دادنێم یاخود توانی پەیوەندیان پێ بکەیت لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 0707 151 53 45. لەگەڵ MSI Store دەتوانی ببنیە خاوەنی ئەو ئامریکەوە دڵخواستە بەبێ پێشەچی. زۆر سپاس بۆ MSI Store بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی 01 ژیری. گەیمەرانی کوردستان بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێ پرۆگرامی 01 ژیری ئەمڕۆ 15 مانگی 2024 ئەڵلقەی ژمارە 193 تۆمار دەکەم. هەفت ئەڵلقەمان ماوە دواتر دەگەینە ئەڵلقەی ژمارە 200. هەروەها هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆستان لێ پیرۆزبی و هیوادارم ڕۆژ و تاعات و عیبادەتتان بەخێر و خۆشی و بە ئاسانی بەڕێ بکەن و هیوای ئەوێتان بۆ دەخوازم زۆرترین یاری بکەن و مەجارێکی باشتان هەیە یاری جیاوازەکان تاقی بکەنەوە. کاتەکەم دوگمەی لایک سبسکرایب لەبیر مەکەن بۆ پشتگیریەکانتان بارەس پێ بکەن. گەورەترین ئەو یاریانەی کە لەم هەفتەیە بڵاو دەکرێنەوە هەندێکیان بەردەست و هەندێکیان ڕۆژی داهات و بەردەست دەبن. یاری یەکەم باسی بکەم لۆن مۆوینگ سیمیلەیتەر ئەکە یارەکی سیمیلیشنە تاقیکردنەوەی ژیان ڕاستیە بەڵام بە شێوەی بڕینی حەدیقەی ماڵان کە نازانم چێ زۆر یاری دەکا بەڵام و یاری لەم هەفتەیە بەردەست دەبێت. یاری Star Wars Battlefront Classic Collection ئێستا بەردەستە بۆ کەسانی کە حەزیان هەیە وەکو من تاقی بکەنەوە بەڵام یاریەکە تۆزێک کێشەی هەیە کێشەی سێڤەری هەیە بۆ کەسانی حەزیان لە مۆدی ئۆنلاینێک تەنیا سێ سێڤەر بەردەستە کە زیاتر لە 10,000 کەس لە ڕۆژێکە میسیان تاقی بکەنەوە بەڵام بە سێ سێڤەر 10,000 کەس ناتوانین بێگومان بەشداری بکە بۆیش نەیانتوانی بەشداری بکەن. کێشەیەکی تەکنیکی هەیە ستودیو ئاسپەر گەیمەرانی خۆی دڵ ناکردەوە لەوەی کە کێشەکان چارەسەر دەکەن بۆیە من یاریەکەم نەکڕیوە چاوەڕێمە کێشانە چارەسەر بی ئینجا بیکڕم و وەکو نمرەش یاریەکە بەڕاستی نمرێکی باشی پێدرا لەلایەن ڕخنەگران بۆ منە لەسەر PlayStation 5 و PC وانە نمرەکەی 83 واشتایەکانە کە نمرەی زۆر باشن تۆزێک لەسەر ستیم ریڤیو بۆم کرایاتن ریڤی زۆر خراپی بۆ هاتە بەهۆی ئەوەی کەەوە بێگومان کێشەی تەکنیکی سێڤەری هەیە ئەگەرنا دڵن یاریەکە پۆرتێکی باشە واتە ڕیماستەر نییە تەنیا پۆرتە گواستنەوەی و تۆزێک شکلی یاریەکەش کراوەتە 4K و لەم هەفتەی یاریشی تاو نوێمان هەیە بەناوی Outcast A New Beginning کە یاریشی نوێی Outcastە و بەگشتی مارکتینگێکی گەورە لە بۆ ئەو یاریەی نەکرایە و لەم هەفتەیەش یاری Alone in the Dark بڵاو دەکرێتەوە کە پێم وابوو دەبایان پاییزی پارساڵ بڵاو بکرابایە بەڵام بەهۆی ئەوەی پاییزی پارساڵ و سەری ساڵ پارساڵ تۆنێک یاری بڵاوکردن یاریەکە دواخرە بۆ ئەو مانجی سێ و یاریەکە چێکە لە یاری ریمیکەکان واتە دووبارە دروستکراوە یاری Alone in the Dark PlayStation 1 کلاسیکە گرافیکی زۆر جوان دیارە دوسێ ئەکتەری بەناوبانجی هۆڵدویتیدا بەشدارە بزانین کو دەبی کاتێک لافتی داوت بڵاو دەکرێتەوە. Horizon Forbidden West لەم هەفتەیە دێتە سەر کۆمپیوتەر بەو گەیمەرانی حەز دەکەم بە خۆڕای یاریەکان تاقیکردن لە ڕێگەی کراک و بەشدانە لەتوانە بە خۆتان ئەم هەفتەیە بە خۆڕای تاقیکردنەوەگە پیسیتان یاری Dragon's Dogma 2 لەم هەفتەیە بەردەست دەبی ئەسەندە دێمۆ یاریەکە بە خۆڕای لەسەر PlayStation 5 و PC و Xbox Series بەردەستە کە دێمۆی دروستکردنی کارکتەرە کە زۆر سەرنجاچێش دەتوانیت دروست بکەیت هەموو کارێک دروست بکەیت تەنانەت خەڵکی ئەستاون بە دروستکردنەوەی کارکتەری فیلم و یاریەکانی دیکە ئەوەندە دیتێڵ و وردەکاری زۆرە. Dragon's Dogma 2 دەتوانم بڵێم یەکێکە لە گەورەترین یارانەی کە کاپکۆم تا ئەوکەستا بڵاوی کرد و یارێکی زۆر سەبەلەح دیارە زۆر سەرنجاچێش دیارە حەز دەکەم بزانم نمرەی چەند لە سەد وەردەگرێت. ئەم ساڵ یەکێک لە گەورەترین یاریەکانی ئەم ساڵی PlayStation لەم هەفتەیە بەردەست دەبی یاری Rise of Ronin کە تا ئەو کەسە نمرەمان نییە بەڵام پریڤیومان هەیە ئەو کەسانی دەستیان بە یاریەکە گەیشتیان دە قسەیان هەیە لەسەری بیکەن بەگشتی دەڵێن گەیمپڵەیەکەی چێژبەخشە جیهانەکە ئاشتی زۆر تێداهیدا بسوڕیتەوە کارکتەرەکان چیرۆکانیان سەرنجاچێشە و گرافیکی یاریەکە تۆزێک کێشەی هەیە دەڵێن گرافیک یاریەکە زۆر قەشەنگ نییە بەڵام یاری گرافیکێکی ئۆکێ واتە یاریەکە نییە کە بڵێ سۆنی بخۆی دروستی کرد بەس سۆنی بەخۆی دروست نەکردێ بەڵام سۆنی خاوەنی IP هەیە ستودیوی تیم نینجا لە بۆ PlayStation بە تایبەتی دروستی دەکەن. Rise of Ronin من پێشبین دەکەم نمرەکەی لە نێوان 7 بۆ 85 بێ باوەڕ ناکەم بگاتە نەوەتەکان بە پێی ئەو پریڤیوانەی کە گوێم لێ بووە وا دەمێ بزانم چەندیش وەردەگرین. یاریەکانی PlayStation Plus Extra Premium ئاشکراکران هەر یەکە لە یاریەکانی NBA 2K24 Midnight Sun
NBA 2K24 بەردەست دەبی یاریی باسکتبۆڵ یعنی زۆر سەرسە ناکەم هەم ساڵەیە بەشش دێ بەڵام ئەو یاری کە دەڵێن تاقیکەنەوە میدنایت سنسە کە یاریێکی تاکتیکل RPG بەڕاستی بریا تاکتیکل RPG نەبێت تۆزێک زعال تاکتیکل RPG واتە کارکتەکەت ناجوڵنی تەنیا پێی دەڵێ ئەو شتە کارکتەکەت ئەو شتە دەکە کامێژ سەر و نیشاندا تۆزێکی زعال زەم کەسێک حەزینی بەڵام دەڵێن چیرۆکی زۆر خۆشە یار Resident Evil 3 لە بۆ PlayStation 4 و 5 لە ڕێگەی پڵسی ئەکسترا پریمیەم بەردەست دەبی Lego DC Super Villain پێم وابی سوپر ڤیلن پێشترش بەردەست بوو بەس نازانم گەڕای تۆشتە چویە بەڵام ئەو یاری کە من خۆم چاوەڕوانم دەکرد بێ و تاقیشی دەکەم چکە یارێکی پەزڵی هادئی خۆشە لە جەوی ڕەمەزان ئەو جۆری یاریانە بکەی یاری Mystic Pillars Remastered دەدێتە PlayStation 5 کە من حەز دەکەم تاقیکەمەوە یاریی زۆر سەرنجڕاکێش دیارە یاری Blood Bowls 3 لەسەر PlayStation 4 و 5 بەردەست دەبی Super Neptuna RPG لە بۆ PlayStation 4 و 5 Dragon Ball Z کارکۆت لە PlayStation 5 بەردەست دەبی وە جەماعەتی ئەو کەسانی پریمیەمیان هەیە یاری کلاسیکەکانی ئەو مانگەی جاک اند داکستەر The Lost Frontier کە پێشتر لەسەر PSP بەردەست بوو ئەسەر لەسەر PlayStation 4 و 5 و یاری Cool Borders Gaz Eater Burst لەسەر PlayStation 4 و 5 بەردەست دەبی پێم وابی پێشتر لەسەر PlayStation 1 بەردەست بوو یان Vita بوو PSP بوو سەر PSP بەردەست بوو Phoenix Wright Ace Attorney Trilogy هەرسە یاری Ace Attorney Trilogy کۆنەکە چواردە ئەپیسۆد لە خۆ دەگری هەر هەمیان بەردەست دەبن وایە یاری جۆجۆز بیزار ئەدڤنچەر ئۆڵستار باتڵ ئار لەگەڵ یاریەک بەناوی مای هیرۆ ئەکادیمیە ئەوانە هەموو دێنە سەر PlayStation Plus پریمیەم بینە سەر هەواڵەکانی PlayStation گەورەترین هەواڵی PlayStationیش بێگومان ناشراکردن و بڵاوکردنەوەی یەکەم ترێدەری ئەو یاری PlayStation 5 بوو کە کانسڵ کرایەوە بەڵام ترێدەرەکەشی لە ئۆنلاین دزەی پێکرا لە ماوەکانی ڕابردوو باسی ئەومان کردکەوە ئینسۆمنیاک هاکرا نزیکەی تێرابایتێک و شتێک داتایان لێ دزرا سە دۆزینەوەی فایلە ناو 1 تێرابایتی بەڕاستی کارەشی حەسانیە چکە ملیۆنان فایلی تێدایە و یەکی لەو فایلانی کە لەو ماوەیە چەندین خەڵک دۆزیانەوە ئەویش ترێدەری یاری سپایدەرمانی ئۆنلاینە سپایدەرمان ئۆنلاین یاخود مالتیپلەیەرەکەی سپایدەرمانی کە سۆنی پێماوی پارساڵ کانسڵی کردەوە تا یاریەکە بڵاو ناکرێتەوە بەڵام ترێلێکیان لە بۆ دروست کردبوو کە سەرنجڕاکێش دیارە بە ناوی مارڤل سپایدەرمان The Great Web کە تێیدا تۆ دەتوانی وەکو سپایدەرمان لەگەڵ خەڵکی کە ئەوانیش دەبنە سپایدەرمان لەناو یەک جیهانی نیویۆرک کەم پێکەوە داخلی سێڤەری ئۆنلاین دەبن بێکەوە لە دژی خراپەکارەکان شەڕ دەکەن و شارەکە پاک دەکەنەوە وەکو کۆنسپتی ترێلەکەی دەتوان بڵێن کۆنترێلەکە زۆر سەرەتاییە واتە پێ ناچی ئەوە ترێلەری بڵاوکردنەوەی یاریبی بەڵکو پێدەچی ئەو ترێلەرە تەنیا کۆنسپتێک بیتاوەکو بۆ بەڕێوبەرەکانی بنێرن بڵێن ئەمە بەشێکە لەو یاریەکە بەنیازی دروستی بکەین ئاتەواوی بکەین دروستکردنەکە یان خودنە چکە پێدەچی هەندێک لە دیمەنەکان تەنیا ستیل فرێمە واتە کارەکانی تاوا نەکرێ هەندێک جۆڵە شتەکانی ئەنیمەیشنەکانیش هەر هەمان ئەنیمەیشن و جوڵەی یاری سپایدەرمانی ئاساییە بەڵام تقریبان زۆر بە سینگل پلەیەرەکەی دەچی بەڵام ئەوەی سەرنجڕاکێشە بێگومان دارانی مالتیڤەرسە بۆ کەسانی کە لەزان مالتیڤەرسیە فرە جیهانی ناو مارڤڵ بێتە ناو جیهانی سپایدەرمان و گەیمەران بە سپایدەرمانی جیاواز بتوانین یاری بکە بێگومان هەر نیویۆرک سیتیە هەر شاری نیویۆرکە و پێدەچوو ئەگەر بێت و ئەو یاریە بڵاو کرابایەوە ئینسۆمیاک دەبایە کارمەندێکی یەکجار زۆری خۆی تەرخام کە بۆ ئەوەی کار لەسەر ئەو یاریە بکەن چکە یاریەکە پێسی زۆر زەبەلاحبی بەڵام سۆنی کانسڵی کردەوە لەگەڵ ئەو سۆنی لە ماوەی ڕابردوو باسم کردوتم 12 یاری لایف سرویس و ئۆنلاینیان لە بەردەست بوو 6یان کانسڵ کردەوە 6 لەو 6 پێنجیان دواخرەتەن یەک بڵاو کرێتەوە تاوەکەستا ئەوش هەڵ دایڤرز دووە کە زۆر سەرکەوتووە بەڵام پێنج یاریەکەی دیکە کە ماون نازانین بزەبت سێ جگە لە هۆڕایزنەکەی کە دەزانین کامەیە ئەوانی دیکە کوکوونە یەگە دانەیەکی دیکە یاریێکی دیکەشەکە ناوەکەی مێستا لە بیر نییە بەڵام سێ یاری نازانین چییە بەڵام ئەو یارانی کاسڵ کرێنەوە بەرەبەر دەزانین کەواتیە سپایدەرمانی ئۆنلاین یاخود The Great Web یەکێکە لەو یاریانە کە بەڕاستی دڵخۆشم بەشتەرێکەوە یاریەکە کانسڵ کرا و لە هەمان کاتیشدا حەزم دەکرێت یاریە ببینم یعنی کەیمەر نییە حەزنەکە یاریێک تاقیکاتەوە یاریی جیاواز بەڵام پێم خۆشەکەەوە کانسڵ کرا لەبەرەوەی ئینسۆمنیاک دروستکردنی یاری سینگل پلەیر لە بەوان زۆر باشترە بە بڕای من چونکە ئەوان زۆر سەرکەوتونە لەو بوارەی هیوادارشم هەر لەو بوارەی بە سەرکەوتوی بمێن ئۆکەی بینە سەر PlayStation 5 Pro لەم هەفتەیە چەندین زانیاری دیکە دزەی پێکرا بێگومان نزیک دەبینەوە لە ناوەڕاستی ساڵ کە پێشبینیەکانمان لە ناوەڕاستی ساڵ PlayStation 5 Pro ئاشکرا بکرێ و لە پاییزەم ساڵش بڵاو بکرێتەوە پێشبینیەکانمان بەڵام پێشبینی خۆم وایە کەەوە سۆنی
لەوانەیە لە مانجی هەشت یاخود نۆ پلیستیشن 5 پرۆ ئاشکرا بکە و لە مانجی 11 بڵای بکاتەوە من باوەڕ ناکەم سۆنی لە ئێستا باسی پلیستیشن 5 پرۆی بکە کە لە سەری سابڵای کاتەوە لە بەرەوەی تەسیر دەکاتە سەفرۆشی پلیستیشن 5 ئاسایی چونکە ئەگەر بفەرمی سۆنی بڵێ پلیستیشن 5 پرۆ لە کۆتایی ئەم ساڵدێ ئەو کەسانی کە بەنیازی کردنی پلیستیشن 5 ئاسایین نایکردن بەشێکیان هەمیان نا بەڵام بەشێک خۆیان هەدەگەن بۆ پلیستیشن 5 پرۆ کە شتێکی باش خراپ نییە بە سۆنی بەڵام سۆنی چاوی لەوەی زیاتر کەوا ئەو گەیمەرانی کە پلیستیشن 5 یان کڕیە ئەپگریدی بکەن بە پلیستیشن 5 پرۆ چونکە ژمارە کۆنسۆل کاندەچی دیکە باس دەکەم زیاتر نابی ینی ژماری گەیمەرانی کۆنسۆل زیاد ناکە هەر هەمان ژمارەیە هەر قازانز لە هەمان کڕیار دەکەنەوە بەردەوامی سو پلیستیشن 5 پرۆ چەند زانیارێکی نوێمان لە بۆ دزەی پێکرا لەلایەن یوتیوبەر مۆرزلۆ کە بەردەوام دزەپێکردنەکانی زۆربەی کات ڕاستە ئەوە پێشبینیش دەکەم کە دزەپێکردن ڕاستبی تێرەفلۆ بەرزکاتەوە لە بۆ 33.3 تێرەفلۆ بوشەیەکەکەوا لە بۆ هێز و توانای کۆنسۆل بەکاردێ پلیستیشن 5 ئاسایی 10.3 تێرافلۆپە پلیستیشن 5 پرۆ پێشبینیەکان وان بگاتە 33.5 تێرەفلۆپ کە لە ڕووی هێزی گرافیکیەوە زۆر بەقوەتر دەبی وەروەها ڕۆ ڕێندرینگ واتە دروستکردنی وێنەکان دروستکردنی ڤیددیوەکان کاتێک تو سەیری دەکەی 145 خێراتر دەبی لە چاو پلیستیشن 5 ئاسایی و ڕێتریسینگی هێشتا بەقوەتر دەبی بەقدر 2 بۆ 4 جار هێشتا ڕێتریسینگ وێنەدانەوە لە کاتە ڕاستەقینە بەقوەتر دەبی بابەتی شوشەیە مێتەڵە واتە مس و ئاسن و شتانە وێنەدانەوەیان و شەوقیان جوانتر دەبی وەروەها سۆنی زۆر گرنگجی بە AI دەدا بە ژیری دەستکرد دەدا یەکێ لە تایبەتمەندی گەورەکان دەبی کە AMD بە فەرمی ڕاگەیاندیەکەوە لە بۆ کۆنسۆڵەکان تایبەتمەندی AI زیاد دەکەن AI upscaling واتە بەرزکردنەوەی وێنەکان لە ڕێگەی AI کە هیچ پێویستی بە هێز و توانای گرافیکی یاریەکە نییە هێزی پەیوەندی بە پەرەپێدەرەکانیشەوە نیە بەڵکو ژیری دەستکرد خۆی و کار دەکات لە ڕێگەی ژیری دەستکرد بۆ نەتۆ یاریک دەکەی کوڵاتەکەی 2K لە 6 فریم ئەو AI لە ڕێگەی ژیری دەستکردو خۆی کوڵەتی ڤیددیوەکە ڕێزلوشنمان لە بەرز دەکاتەوە لە بۆ 4K لەوانە یاخود تۆزێک پیکسلمانە بۆ زیاتر بکە بە خۆڕایی بێ ئەوەی هێز و توانای کۆنسۆڵەکە بەکاربنی کە پێم ژیری دەستکردێکی باشدەی بەڵام ئەگەر لەوانەشە توش کێشەی تەکنیکی بینی سەرەتا چونکە ژیری دەستکرد بەردەوام زەوە باشیوێت تاوەتینەوەنە کار نەکە بەڵام دەڵێن باشەیەکی باشش دەکاتن وەروە کۆمپیتیشنی یاتە دروستکردنی وێنەکانی بە شێوەی 8 بیت دەبی 8 بیت واتە لە ڕێگەی 8 بیتەکە زۆرە فۆرماتێکی تایبەتە لە بۆ دروستکردنی وێنە بەشەی 8 بیت دەبی کە هەممان نازانین بزەبێت 8 بیت یانی چی بەڵام سەرنجڕاکێش دەبی انشاءالله ئەو تایبەتمەندیانە ئەگەر ڕاست بن ئەگەر ڕاست نەبن پێدەچی کە پلیستیشن 5 پرۆ هێز و توانای زیاتر بی بەڕاستی من تاکەشت کردمەوێ 4K نییە بەڵکو تووکێ بەڵام بە 6 فریم بەردەوام واروە یاری پێکردنی یاری کلاسیکەکان ئەو دوشتە لە بۆ من زۆر گرینگە زۆر بە یاریەکانی ئێستا 6 فریمیان هەیە بەڵام هەموو کات پێویستەکەەوە پەرپێدر خۆی دەستکاری یاریەکەیان بکەن بیکەنە 6 فریم بەڵام ئەگەر تەکنۆلۆژیاک دروست بکرێن لە ڕێگەی ژیری دەستکردی یاخود هەر شتێکیان سۆنی بەخۆی شتێک بکە لەسەر پلیستیشن 5 پرۆ بە شێوەیەکی نۆرمال هەموو یاریەکان بکاتە 6 فریم کە زۆر میهیم دەبی بەڕاستی بە 6 فریم یاری بکەیت چکە یاریکردن بە 30 فریم 2024 لە بۆ کۆنسۆڵەکان نرخی سەر و 500 دلار بەڕاستی عیبێکی گەورەیە زۆر ناخۆشە هیوادارم یاریەکان بەگشتی ببنە 6 فریم بێنە سەر هەواڵێکی دیکەویش هاتنی یاریەکانی پلیستیشن 2 لە بۆ پلیستیشن 5 لە ڕێگەی ئیمیلیتەرەکان جا تاوەکو ئێستا وامان دەزانی کە بە پلیستیشن خۆی لە ڕێگەی ئیمیلیتەری خۆی یاریەکان یاری کلاسیکەکان دێنتە سەر پلیستیشن پلاس پریمیومی بەڵام لەم هەفتەیە بە فەرمی ئاشکراکەوە نەخێ پلیستیشن خۆی و کارە ناکە بەڵکو لەلایەن کۆمپانیایەکی سێەم لایانی سێەم بە ناوی Implicit Conversion کۆمپانیایەکی دیکەیە دەرەچیە کار لە بۆ پلیستیشن Xbox وەروە نینتندۆ دەکەم بۆ دووبارە زیندووکردنەوەی یاری کلاسیکەکان و لە وبسایتی خۆیان وبسایتەکەیان ئاشکرا کرا کە تاوەکو ئێستا زیاتر لە 11928 دیاریان لە بۆ پلیستیشنی نوێ کردیتەوە و 6048 دیاری Xboxیان نوێ کردەوە و 3724 یاریشان لە بۆ نینتندۆی نوێ کردیتەوە وەروە ناوی ئیمیلیتەرەکەی خۆشیان ئاشکرا کرد کەەوە ئیمیلیتەرەکە بە ناوی Syrup Emulation Engine ئەو ئیمیلیتەرە هەڵدەستی بە هێنانی یاریە کلاسیکەکان بۆ نمونە تۆ یارێکی وەکو تێکن 6 هەیە کە یاخود تێکن سێت هەیە تۆی ستۆری هەیە توزانم ئەو یارانە کێستا لەسەر پلاسی پریمیان بەردەستە لەسەر پلیستیشن 1 بڵاوکرایتەوە لەسەر پلیستیشن P بڵاوکرایتەوە لەسەر PS Vita بڵاوکرایتەوە ئەو یاریانە دێنن و لە ڕێگەی ئەو ئیمیلیتەرە چاچان دەکەن لەگە پلیستیشن 5 کار بکات لەگە پلیستیشن 4 کار بکات جا ئەوەی میهیم بوو لەو هەفتەیە ئاشاکردی ناوی سەرجەم ئەو پارتنەر و ئەو هاوبەش و ئەو بڵاوکەرەوانەیە کەوا لەگەڵ ئەو کۆمپانیای کار دەکەن جا یەکێک لەو کۆمپانیانە
بێگومان لۆگۆی کۆمپانیا ڕۆکستاری لەسەرە کەواتە ڕۆکستاریش کار لەگەڵ ئەو کۆمپانیا دەکات بۆ هێنانی یاری کلاسیەکانی خۆیان بۆ کۆنسڵۆن نوێەکان بۆ کۆنسڵۆن نوێەکان تەنیامە بەسمان لە PlayStation 5 نییە بەڵکو لەوانێت لە بۆ PlayStation 4 بی لە بۆ Xbox بی لە بۆ نینتندۆی بی لە بۆ هەموو لایەک بیتن بەڵام زیاتر پەیوەندی بە PlayStation 5 هەیە لە بەرەوەی ئەوان ڕاستەوخۆ لەگە PlayStation Plus کلاسیکی یاخود پرۆگرامی کلاسیک لەسەر PlayStation Plus پریمیەمی کار دەکەن جا لۆ مهمە ڕۆکستار لە بەرەوەی ڕۆکستار زۆربەی یاریەکانی ڕۆکستار لە شوێ لەسەر PlayStation 2 بڵاوکرێتەوە یاریەکانی ڕۆکستار لەسەر PSP PS Vita ئەوانە نازم بەردەستبوون یاخودنا بەڵام ئەوەندە بەناو بانگ نینە تاکو گەیمەران داوایم کەم بەڵام بەگشتی کاپکۆم ڕۆکستار سۆنی ئینتراکتیڤ ئینتەرتەینمنت دیزنی ئینتراکتیڤ لەگەڵ گەیم ئارتیست کۆنامی بن ستودیۆ گرۆڵا تیم 17 بەندای نامکۆ ئەوانە هەمووی پارتنەر و پەبلیشەر لەگەڵ کۆمپانیای کار دەکەن جا پێشبینیەکانمان لە ماوەیەکی نزیکدا یاریەکانی PlayStation 2 بێنە سەر PlayStation Plus پریمیەمی چونکە بەڕاستی سوپرایز دەبمەگە سۆنی کارێکی لەو شێوازە نەکات چونکە تاکە هۆکار خەڵکی PlayStation Plus پریمیەم و کلاسیش تاکاتەوە زۆربەی هەرە زۆریان لە بەرخاتری یاریەکانی PlayStation 2 ڕاست هەندێک یاری PlayStation 2 نوێکرایتەوە سەر PlayStation 4 بەشەی پرۆگرامی کلاسیک ئێستا دەگەر PlayStation Plus پریمیەمی بەردەستن هەمیان هەمیان بەڵام هەندێکیان بەردەستن بەڵام یاریەکانی دیکە یاریەکانی گارۆڤارمان هەیە یاریەکانی ڕۆکستارمان هەیە تۆنە گاریمان هەیە تۆنە یعنی 4000 یاری تێ لەسەر PlayStation 2 بەشەشیان بێ لە 4000 تەنیا 500 یاری بەقوت بێنن بەڕاستی PlayStation Plus پریمیەم زۆر بەقوتر دەبی وەروە پریمیەمی شتمان پێویست نیت مثلا یاریی ئاواکو گارۆڤاری 1 و 2 بێتە سەر PlayStation 4 و 5 بە نرخی $10 بە نرخی $15 زۆربەی گەیمەرە نامادەنە پارەی پێ بدەن دەیکردنەوە لەبەر یاریەکان چێژیان هەیە کاتێک بەردەستم بیکەن هەرچەند بخۆیان بەردەستن بەڵام بە شێوەی ئینتەرنێت بەردەستن ناتوانین داڵۆنی هەبێتبی بە شێوەی ستریم یاریەکان بکە لە ڕێگەی PlayStation Plus پریمیەمی بەڵام داڵۆنکردنیان زۆر خۆشتەبی fingers crossed وەکو ئینگلیز دەڵێ fingers crossed واتە پەنجەکانمان بەرز دەکەینەوە هیوادارین ئەو کارە ئەنجام بدرێت هەرچەندە پێرەچیکەوە ئەنجام بدرێت بەڵام چاوەڕێی هەواڵی فەرمی دەکەین بێگوم لەم هەفتەیە سەرۆکی ڕابردووی PlayStation شۆن لیدن هەندێک قسە و باسی هەندێک مۆزوعی ورژان لە ئینتەرنێتیکەوە خەڵکەکی زۆر لێکدانەوەیان بۆی کرد باسی یاری ئەکسکلوزیڤی کرد یا باسی یاری تایبەتی کرد شۆن لیدن لە پرسیاری ئەوەی کەوە دەڵێ بۆ چون چێ لەسەر هێنانی یاریەکانی Xbox بۆ PlayStation شۆن لیدن سەرۆکی ڕابردووی PlayStation ڕایگەیاندکەوە گەر تۆ 200 بۆ 250 ملیۆن دلار بودجەی یاریەکەت بێ تۆ ممنونی بەوەی سەتادەی یاریەکە زیاتر بفرۆشێت لەسەر کۆنسڵێکی دیکە لەسەر پلتفۆرمێکی دیکە لەبەرەوەی یاری تایبەتەکان هەموو کاتێک کۆمپانیەکان دەهێنە سەر چۆکی خۆیان لەبەرەوەی بودجەیەکی زەبەلاحیان تێدا خەرج دەکرێت و ناشتوانی بە ئاسانی ئەو پارێ بهێنیتەوە کە سەرفت کردووە سەو خەڵکێکی زۆر لە ئۆنلاین تقریبان توان بڵێم دابەشی دوو بەرە بوون بەشێکیان وتیان ئەو قسەکانی شۆن لیدنی ڕاستە یاری تایبەتەکان بێمانانە پێویستە هەموو کۆمپانیەکان یاریەکان لە هەموو شوێنێک بڵاو بکەنەوە بۆ ئەوەی زۆرترین پارە قازانز بکەن ستودیۆ بتوانین بەشی دیکەی دروست بکەن یاری دیکەی دروست بکەن وا بێگومان بەشەکەی دیکەش وتیان نەخێر یاری تایبەتش گرینگە بۆ ئەوەی تەمەنی ئەو کۆنسۆڵە درێژتر ببتەوە جا بێگومان هەردوو قسە ڕاستە بەڵام بە بۆچوونی من شۆن لیدن ڕاست دەکاتن بەڵام ئەوەژمانای کۆتاییەکان نییە بۆ یاریی وەکو گارۆڤاری کە ئەوەندە سەرکەوتووە بێگومان لەسەر Xbox بڵاو بکرێتەوە زیاتر و زیاتر دەفرۆشێت سەرکەوتوو دەوی بەڵام ئەگەر یاریی وەکو گارۆڤاری لەسەر Xboxی بڵاو بکرێتەوە نەمانی PlayStation دەبتە قسە واتە PlayStation بەخۆی دەکەوێتە کێشەی ئەوەی کەوە لەوانەیە نەمینێ لەبەرەوەی گەیمەرانەکە بزان هەموو یاریەکانی PlayStation بۆ نێرچۆک گارۆڤاری دەسەر Xboxی PlayStationیان لە بۆچیە Xboxی دەکڕن یان کۆمپیوتەری دەکڕن و Xboxش بە هەمان شێوە بەڵام لە بۆ Xboxی ئاساییترە یاریەکانی بڵاو کات لەبەری Xbox ئەوەندە زۆرە نەفرۆشەیە پلێر بەیسەکەی کەمترە بۆیش کۆمپانیامان کەس زۆر زەبلاترە ناچارە و پارێ بهێنێتەوە لەوە PlayStation و نیتندۆی ئەکسکلوسیڤیتی زۆر گرینگە وەکو کۆمپانیا بەڵام گەیمەر بگومان پێمان ناخۆشە حەز دەکەین هەموو گەیمەرەکەم یارێک تاقیکاتە قسەکانی شۆن لیدنی جوان بوون و بێگومان ڕاستیشن یاری تایبەتەکان بۆ ئەوی پارەی زیاتر بێنەوە بێگومان زیاتر بفرۆشن پێویستە لە هەموو شوێنە بەردەستن بەڵام بێگومان ئەوەش لە ڕووی بزنسەوە وەکو وتم سەرناگری لەبەرەوەی دەبێتە هۆی کۆتایی هێنان بە کۆنسۆڵێک لەوانەیە خۆش ناوانەیە لەم هەفتەیە دێمۆیەک بەردەست بوو لە بۆ یاری ستێرە بڵیت کە بە شێوەیەکی هەڵە پێم وابی بڵاو کراوە لەیان PlayStation گەیمەرێکی زۆر داڵۆندیان کرد من پێرانە گەیشتن داڵۆندیکەم بەڕاستی و گەیمەری زۆر داڵۆندیان کرد و یاریەکەشان داڵۆند کرد و دێمۆیەکان داڵۆن کە نەگیارەکە دێمۆیەکان تاقی کردو نزگەی چەخولەکێک بووم و سۆنی
نامەیەکی ناوتی بە هەڵە بەردەست بووە و تەواوی ئەو کەسانی کە داوڵۆندیشیان کردی و پرچسیان کرد بوو دێمۆیەکان بە خۆڕایی لەو کۆنسۆلی هەموو خەڵکی ڕەش کرد واتە سۆنی بەبێ پرسی هەموو خەڵکی هاتە ناو کۆنسۆڵەکەی ئەو دێمۆیانی سڕیەوە و نامەیەکی بەجێ هێشتێکەوە دێمۆی ستێل بڵیت نەدەبایە بەردەست بەیە چکە یارەکە لەمانی چوە بەردەست دەبی هێشتا پلانی بڵاوکردنەوە دێمۆیان مایە بەڵام ئەوە مهم نییە ئەوەی مهم بۆ بچ بوو یاریەکەم بەڕاستی زۆر قەشەنگە بەڵام قەشەنجەکەی لەلایەکدا لەبەر ڕەمەزانە نامە هێشتان تا پێنیشاندە بەڵام حەج دەکەم ببینین لەبەرەوەی قسە باس بێکمان زۆر بەشتان بینیتە قسە باسش گەورە هەبوو لەسەر ئەو جلو بەرگانەی ئەو ئاوتفیتانەی لە بۆ کاراکتەری ئیف بەردەستێکی لە جلەکان سکین ئاوتفیتە یاخود جلوبەرجی پێستە کە ئەو ئافرەتە جوان و شۆخ و شەنگە تۆ بەستەغفر لە یا ڕەبی زۆر بەڕووتی و بە جوانی بە دیار دەکەوێت کە حەج ناکەم بۆ ڕەمەزانی قسەی بکەم بەڵام خەڵکی لە ئۆنلاین تەنانەت ڤیدیۆیان بڵاو کردەوە لە تویتەری زیاتر لە 5 ملیۆن جا بیندرا 222,000 لایکی لە بۆ هات کە ئەو ئافرەتەی بە نیم سەر ڕوتەک پیشاندا و لێستا ئەوەش پێم وابیە و یاریە زۆر دەفرۆشێ لەبەرەوەی باڵانسی جندەری و ئەو قسە قۆرخۆرانە لەناو گیم پێشتر نەبوو بەڵام هینایەن زۆر شیان تێکدا بەڵام ئێستا خەریکە ئەوشتە قۆرانە نامێنێ ئافرەت دەبی ئافرەت بی پیاش دەبی ئافرەت بی ئافرەت دەبی ئافرەت بی پیاش دەبی پیاوبی ئافرەت دەبی جوان بی پیاش دەبی کریتۆز بی بەزە لە بینە پرسایی خۆتان یارە کلاسیکانی گاڕڤوار لۆ بەقوت بوون لەبەرەوەی خۆشمان دەبێن ڕاستە پەیوەندێکی کەمی بە ئافرەتەکانەوە هەیە بەڵام ئافرەتی وەکو ئافرەت نیشاندا پیاژ وەکو پیاو نیشاندا بەڵام یارێ نوێیەکان 2010 لێ دەربینە بەڵام گارڤۆر ڕاگنەڕۆک هەندێک شتی تێکدا بەڕاستی بۆیش گارڤۆر ڕاگنەڕۆک بەو شێوەیە دڵخواز نییە لامان بەقەدەر گارڤواری 2010 ئێستا 2010مان پێ خۆشترە لە ڕاگنەڕۆکی کە لەوانەیە بۆ چوونی منە بەڵام ئەلوانێت و هاوڕانەبی کۆمپانیایەکان ئێستا بەڕاستی لە هەفتەکانی ڕابردوژلان نازم باسم کرد یاخونە ڕێکخراوێکی یاخود کۆمپانیایەکە بەناوی سوید بیبی ئیشیوان کارکردن لەگەڵ هەموو کۆمپانیەکان و ڕاوێژیان پێ دەکەن کەوا نابی ئافرەتی ڕبڕوتی پیشان بدەی نابی ئافرەتی بە بێدەسەڵاتی پیشان بدەی دەبی ئافرەتی وەکو پیاوەکەی هاوسەنجیکەی بە کریتۆس یاری دەکەی و بە ئافرەتەکەش یاری دەکەی کە فرەیە لە سپایرەمانی بە هەمان شێوە بە ئێمجێ یاری دەکەی بە پیتەری یاری دەکەی ئەوە ئەوەی هاوسەنجی بمعنای قۆڕە هاوسەنجی هەردوو لە پارێزی بەڕاستی بمعنەیە بۆیش گارواری 2010 بەقوت بوو لە بەروی ئەوشتە قوڕانی تێدا نەبوو گاروار کلاسیکەکان بەقوت نسکۆشتە قوڕانی تێدانە بەڵام گەڕاگنە ڕۆک هەرچەندە یاریشە بەقوتە و ناوازێ بەڵام ئەشتە قوڕانیان تۆز تێکرد تۆزێک ساردی کردمەوە بەڕاستی لە چیرۆکی گارواری لە بەروی ئافرەتە پیاویش پیاوە ئێستا چیرۆکی ئاگرە بۆدەی جوانە بەڵام لەسەر حسابی ئەیتریەس یعنی بۆیش دڵخۆشم کە یارێک وەکوستە بڵیت ئافرەتی وەکو ئافرەت نیشان دەدا پیاژ وەکو پیاو نیشان ڕاستە دێت ئافرەتی جنگاوەرمان هەیە بەڵام شکلیان نەکردە پیاو شکلیان بەناسشی بە جوانی هێشتا وەکو ئافرەتی بەڵام کاتێک کە پیاوی دەکەن ئافرەت وەکو ئMJ سپارەمان دوی بەڕاستی زۆر ناشین لێشی نایە لەم هەفتەیە کۆمپانیایکی دیکە داخرە بەناوی دیڤیشن گیمز کە پێم مامی لە هەفتەی ڕابردوو زیاتر باسم کرد بەڵام هەفتەیە بۆ فەرمی کۆمپانیایەکە داخرە کە کاریان دروستکردنی یاریێکی تایبەت بوو لە بۆ پلیستیشن هەرچەندە کۆمپانیایەکە سەر بە پلیستیشنی نەبوو بەڵام سێکند پارتی بوون لایانی دووەم بوون یاریشان بە تایبەتی لە بۆ پلیستیشن دروست دەکرد سەرەکی کۆمپانیایەکەی ڕاستەخۆ هات ئەستا لەناو ڕاستەخۆ لەناو کۆمپانیای سۆنی کار دەکات و بەشێک لە تیمی دیڤیشنش هاتێنە ناو سۆنی واتە کۆمپانیەکان داخست بەڵام بەشێک لەو کارمەندانە هاتنە ناو سۆنی و خەریکی دروستکردنی یاریکردن هەمان یاریە خودنە یاریش تاو جیاوازە نازانم و ئەو کارمەندانە چێنە پێشتر کاریانە سەر یاریەکانی Call of Duty کردیە بەجددی ینی بەگشتی زۆر ئەوە نام لێزانینیان هەیە لە بواری تاقیکەری کەسی یەکەمی Call of Duty سو هیوادارم یاریی تاقیکەری کەسی یەکەمی بلو پلیستیشن دروست و لەسەر پلیستیشن 5 ئێستا حالیان بۆ کەسانی لەسەر پلیستیشن 5 یاری توم ڕیدەریان هەیە ڕیماستەر یەک لە بۆ سێەکان کە پێش پلیستیشن 1 بەردەست بوو ئێستا ڕیماستەر کردێتەوە هەر سێ یاری بە کواڵەتی 4K لە 120 فریم بەردەستە سڵک نایت دەنگوێکی نوێ بڵاو کردەوە لەم هەفتەیە و دەڵێ یاری داهاتوی پلیستیشنی کە بێتە سەر کۆمپیوتەری یاری The Last of Us Part 2 ڕیماستەردە کە ماوەکانی ڕابردووە سەر پلیستیشن 5 بڵاو کراوە و نرخی $10 بۆ کەسانی Last of Us Part 2 هەبوو بۆ کەسانی کە پارتوشیان نەبوو یاریەکە نرخی $40 $50 چی وایە و هەرچەندە دەڵێ ئاشاکردنی یاریەکە لەگە بڵاوکردنەوە یاریەکە کاتێکی زۆری پێدەچی واتە لێک کات ئاشا دەکرێت بڵاو ناکرێتەوە بەڵکو وەختێکی زۆری پێدەچی بۆیش دەڵێ دیار نییە کەکی
بڵاو دەکرێتەوە بەڵام پێشبینیەکان وانە دەڵێت لە هاوینی ئەم ساڵ یان خود لە مانجی داهاتوو مانجی 4 5 ئاشکرا بکرێت کە من پێشبین دەکەم لە پلیستیشن شۆکیس ئەو کارە بکرێت ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری هێلدایڤرز 2 بەردەستارتن تۆزێک سپۆیلی تێدایە بەڵام خۆی یاریەکە ئۆنلاینە سپۆیلەکە زیاتر بۆ کەسانێک کە دەیانەوێت هەموو شتێک بە سوپرایز لەناو یاری ئۆنلاینەکە بکەمەوەتە ستۆری شت نییە سپۆیلەکە ژەوەیەکەوە سپۆیل نییە بەڵام ئاگادار بن بۆ کەسانی هێلدایڤرسی دەکەم بنە پێش جێلەوەندە ڕامەگرن ئەگەی هێلدایڤرسی ناکەی بەشێک لەو مێشانە و لەناو ئەو بەگانەی لەناو یاریەکەی هەیە بەک مەبەستم هەڵی تەکنیشینە بەڵکو مەقصدم ئەو حیواناتانەیە کە پێنەوترێت بەک وەتە ئەو مێش و مەگەزانە نازان پێ دەرێت بەشەشیان ئێستا دەفرن ئیشەکەیان قورسر کردە بۆ ئەو جەماعەتەی یاریەکەی هێلدایڤرز دەکەن و فرینیان هەیە ئێستا حەلیان باڵیان هەیە دەفڕن ئیزعاجت دەکەن ئەوشتانە ئۆکەی بینە سەر هەواڵەکان یاریەکان و گەورترین هەواڵی ئەم هەفتەیەشمان بێگومان هەواڵمان زۆرە لە هەواڵ یاریەکان بەڵام بابە GTA 6 دەست پێ بکەم بەپێی قسەی شارەزایەکی بواری ڤیدیۆ گەیم و بواری فیلم بەرهەمهێنانی فیلم پرۆدیوسەرێکە بە ناوی مات پیستێڵا مات پیستێڵا یەکێکە لە پرۆدیوسەرە بەناوبانکانی جیهانی ڤیدیۆ گەیم و وەروە فیلمەکانیش کە من ڕاستی پێم سەر نایناسم بەڵام ڕۆژنامەکان و گۆڤارەکان زۆر باسی ئەو پیاوە دەکەن و بە پێ قسەی ویبی دەڵێ بڵاوبوونەوەی GTA 6 گەورەترین بڵاوبوونەوەیە تاوەکو ئێستا لە جیهاندا بڵاو کرابێتەوە نەکتەنیا لە بواری گەیم بەڵکو لە بواری فیلمیش کە دەڵێ کاریگەریی گەورە دەکات سەر کللتوری جیهان کاریگەریش گەورە دەکات سەر بیرکردنەوە لە جیهان کاریگەریی گەورە دەکات سەر بواری تەرفیهی لە جیهان کە ڤیدیۆ گەیم میوزیک و فیلم دەگرێتەوە وەروەها کاریگەری دەکات سەر فیلمەکانیش تەنانەت دەڵێ لەو هەفتەیە لەو مانگەی کەوا GTA 6 بڵاو دەکرێتەوە هەرچی ڕۆژنامەی جیهانە هەرچی گۆڤاری جیهانە جە باشەی بگومان ئۆنلاین کە ڕۆژنامە گۆڤارێستا باشەی فیزیکالی زۆر کەم بووە بەڵێ هەرچی وێبسایتە هەرچی کەناڵی جیهانیە لە جیهان کەناڵی تەلەڤیزیۆنیە هەرچی پیجە هەرچی ئەکاونتی تویتەرە هەرچی ئەکاونتی ئینستاگرامە هەرچی ئەکاونت تیکتۆک و فەیسبوک و هەم پلتفۆرمەکانی سوشال میدیە هەر هەمویان باسی GTA 6 و باسی تایبەتمەندەکانی GTA 6 دەکەن بەو شێوازە یاریەکە بەزەبەلاحی بڵاو دەکرێتەوە و پارەیەکی خەیاڵی لە بۆ کۆمپانیا ڕۆکستار و لە بواری گەیمنیش بڵاو دەکاتەوە و کاریگەریی گەورە دەکات سەکرینی کۆنسۆل لە جیهان خەڵکی وا دەکات کە کۆنسۆڵە بکڕی بۆ ئەوی ئەو یاری تاقیکاتەوە وەروەها پێشبینیەکانی مات پیستێڵاش وایە کە پێشبینیەکانی یعنیشتی پێشبینی کرا منش لەزانام ئافکردکەمەوە ئەچ زانی ئافکردکە هەماوارە زانین بەڵام کەسێک تۆزێک لە دەرەوەی بواری ڤیدیۆ گەیم ڕاقسە بکە پێمان خۆشە لە بەرەی بزانین بیرۆکەی وانچیە لەسەر کەسێکەوە لەناو جیهانی ڤیدیۆ گەیم نییە بەتەواوەتی وەکو ئێمە کە بەردەوام ئاگاداری هەواڵەکانین دەڵێ یوتیوب دەفڕی بەگشتی ینی خەڵکی لە بۆ سیرکردنی GTA 6 دێنە سەردانی یوتیوب دەکەن بەڵام نەک لە تەنیا لە یوتیوب بەڵکو جارە هەموو سوشال میدیا کێروی بەرز دەبتەوە بۆ هۆی بڵاوبوونەوە GTA 6 چونکە بەقوەترین و بەهێزترین مهمترین گرنگترین شتە تاوەکو ئێستا بڵاو کرابێتە تەنانەت دەرێ لە فرۆشی ئۆتۆمبیل لە فرۆشی خواردن لە فرۆشی هەموو شتێک گرنگتر دەبی لەو هەفتەیەکەوە یاریەکە بڵاو دەکرێتەوە و بگومان GTA 6 هەندێک وێنە و سکرینشۆتی نوێ لێ دزە پێکرا چەندە سکرینشۆتانم نەبینی بوو یەکەم جارە دەیان بینی بەڵام دەکەم لە ئۆنلاین بینی بوو سکرینشۆت یەکەم جیسنی پیشان دەدا کەوا لە پێرەچی لە کەناردەریایەکی شاری مایامی یاخود ڤایستی وەستابی کە نازانم ناوی شارەکەی لێرە بزەبت بەس ڤایستی دەبی یاخود ناوەکی دیکەی دەبی یاخود بەشەکی دیکەی شارەکەی هەر هەمان ناوە نازانم بەڵام جیسنە جلوبەرگەکەی دیارە جلوبەرجی لیکەکانە لە کەناردەریای ڕاوەستەیە و لە دەسەڕاستم شای بکەین فڕۆکەیەک دەبینین کە دەفری فڕۆکێکی جەنجیە و ئۆتۆمبیل لەلایەکە و باڵخانە لایەکە وەکو دەبین جیاکان زۆر جوان و بەرزن و لەسەر بەش وارنینگەکەی دەڵێت this game is running low on video memory please close other applications or reduce your graphic setting کە ئەو هەمان ئەو نامەیەکەوە لە دزەپێکردنەکانی دیکەشە بوو پێشتر کاتێکەوە دزەی پێکراوە سکرینشۆتێککە دەبینم کەەوە جیسنی پیشاندە لە پشتی تەکسێک سوار بووە لە جامەکەی هاتە دەرێ و تەقە دەکە کەەوە بگومان شکلی جیسنی پیشاندە بەڵام ئەو شکلە نوێترە لەچە ئەو سکرینشۆت یەکەم کە بینیمان ئەو شکلە نوێترەوە تا ئەو شکلی جیسنەی زۆر لەو تڕێرە نێزیکەکەەوە ڕۆکسا بە فەرمی بڵاوی کردەوە کەواتە تاقیکردن لە ناو ئۆتۆمبیل ئەجا ئایەوە دیمەنێکی ڤیدیۆیە بەڕاستی ناویارێکە شتی وامان هەیە نازانی بەڵام دیمەنێکی جوان دیارە و دیمەنەشکە دەبینین کەوا کارکتەری لوسیا ئۆتۆمبیل لێ دەخوڕی لە ناو شاری بگمە ڤایستی بێتی جەوەکەی لە پاش باران بیت چکە ئاردەکە تۆزێک تەڕە و کەشوهەوەیەکەش پێێتی تۆزێک هەور تازە ڕۆیشتی ڕۆژهڵات بیتەوە دووبارە شتانە زۆر قەشەنگ و جوان دیارە و بگمانەوە فۆتۆشمان هەیە کەەوە پێشتریش بڵاوکرێتەوە فۆتۆی جا نازانمە فۆتۆی ڕاستە یا خودنا بەڵام زۆر بەهیکەلی لوسیا لێتی و گرافیکەشی بگومان زۆر جوان دیارە سیارێک دەبینم کا پێ مابی BMW وە لە تەنیشتەویش لامبەرگینیە پۆرشە نازانم فێراری هەر شتەکە
لە باگراوەندیش هەر هەمان کەش و هەوای تازە دەبینم کە تازە لوسیا سیارەکە لێدا خوڕی مایامیان جەی مایامیمان پیشان دەدا کە زۆر زۆر قەشەنگ و جوان دیارە دیمەنەچکەمان هەیە کە پێمابی ئەویان زیاتر لەوانەیە دیمەنی مەسە سینەماتی گۆشتانەبی یاخود هەر سکرین شۆتێک بووە ناو ماپی یاریەکە جیرابی کەناردەریامان هەیە ئاهەنگمان هەیە ئاهەنگی کەناردەریامان هەیە کە لە شاری مایامیەکە فیلمەکان بینیبی فیلمە کلاسیکەکانی ساڵانی 1970 باسی کەش و هەوای مایامی بکە لە کەنار دەریاکان حەفلەی لەو شێوازە یەکجار زۆر دەکرێت و یەکێک لە سکرین شۆتەکانیش بگومە پێرەچی ئەوەبی کە شاری مایامیە بە شەویش زۆر ڕووناک و جوان دیارە. ئۆکەی بینە سەر هەواڵەتی دیکە بابینە لە یوبیسۆفتی لەم هەفتەیە ئینسایدەر گەیمینگ بە فەرمی ڕێگەیاندکەوە یاری گۆست ریکۆن بەشەی نوێ لە بەرەمێنانە و یاریەکە لە نێوان 2025 بۆ 2026 بڵاو دەکرێتەوە پێشبینیەکانی جوان لە پاییزی ئەم ساڵ یان لە هاوینی ئەم ساڵ لە شۆکەیسی یوبیسۆفتی یاریەکە ئاشکرا بکرێت جا چەند زانیاریێکمان هەیە لەسەر یاریەکەکەوە لەسەر شەڕەکە شەڕی نایمانمان پێشاندا لە نایمان وۆر شەڕێکی خەیاڵیە بێگومان کاتی خۆی هەبووە نایمان وۆر زەنجی نایمار لە هیندستانە بەڵام شەڕێکی خەیاڵیمان هەیە لەسەر زەنجی هیندستان واتە لەوانەیە یاریەکە پەیوەندی بە نەخشەی هیندستانەوە هەبی و بەڵام ئەوەی مهم بوو لەو راپۆرتی تۆم هێدرسنی ئینسایدەر گەیمینگ دەڵێ یاریەکە لە کامری کەسی سێم دەکرێتە کامری کەسی یەکەم واتە وەکو کۆڵ ئۆف دیوتی لێ دەوات هەر تەنانەت دەڵێ یاریەکە ستایل و گەیم پلەیشی زۆر لە مۆدرن وارفێری کۆڵ ئۆف دیوتی نزیک دەبتەوە وەروای یاریەکە بێگومان هەر بە شێوەی تاکتیکل سکواج بەردەست دەبی واتە سێ چوار کەسێکەکە لەگەڵە یاخود لەگەڵ سێ چابرادری خۆت توانی بە کۆواب یاریەکە بکەیت کە ئینشاءالله پێویستی بە ئۆنلاین نییە بەردەوام ئۆفلاینیشی بەردەست دەبێت و گۆست ریکۆن وایلدلاندی بەڵام دڵخۆشم لەبەرچش دڵخۆشم لەبەرەوەی گۆست ریکۆنم زۆر خۆش دەوێت بەڕاستی وایلدلاندێک بوو لە یاریە زۆر خۆشەکان تاواکەسەن جارێکم تاوا کردووە بریک پوینت بەو شێوازە خۆش نەبوو هەندێک کێشە مشاکلی لێ و بەڵام ئێستا باشتر کرا بەڕاستی بەڵام ناگاتە وایلدلاند کەش و هەوا و شوێنەکان و گیم پلەیەک و کامێرە سێمی زۆر خۆش بوو پێم خۆشە بەشەی کامێرە کەسی یەکەم یاری بکەم بەڵام هیوادارم وەکو مۆدرن فەری بین نەک وەکو کامێری کەسی یەکەمی فاکراوی تێم دەگەم مەقسەدم چییە هیوادارم یاریەکە بەو شێوازە بیکەوە هەمومان چاوەڕێی بینە لای پبجی بەشەیەکی گەورە دەگەڕێتەوە دەتوانم بڵێم بەڵام گەڕانەوەکەی چۆنە تەمشا پبجی لە 2024 ڕۆدما پێچەم بڵاو کردو دەڵێن ئەمە شتانە زیاد دەکەین لە ساڵ 2024 و یەکەم شتیش کاشیان کرد دانانی پیکاکسە تۆ پیکاکسێکت پێ و بۆ پیکاکسە دەتوانی خاک هەڵکۆڵی و بچێ ناو خاکە خۆت بشاری و یاخۆتتانی شت دابنی وەروە تێکشکانی کەلوپەل زیاتر دەی بۆ نەتوانی بە ساڕوخێک بە RPG دیوارێک بڕوخێنی عاردەکان بڕوخێنی باڵەخانەیەک کاول بکەی بیخێنە و بگە باڵەخانەکە شوێنێک کاول بکەی کە بەتە دیستراکشنی زیاد کرێ دیستراکشن ئەلمنت زۆر میهمە لە یاریەکان هەبی و دڵخۆشم بەڵام پیکاکسەکەی تقریبان هەستا وەکو فۆرتنایت و ماینکرافتی لە یاریەکەوە پبجیش پیکاکسی هێرەتوانی ئارتەڵکۆڵی کە بزەبت لە گیم پڵێکی چۆن دەبی چۆن نابێشتە نازانین سەرەتا ئەو تایبەتمەندیانە بگومان لە بۆ پیسی بەردەست دەبی لە بۆ کۆنسۆلی بەردەست دەبی دواتر دێتە سەر پبجی موبایلی وەرزکاری گەمپڵیان کردیەوەتە شێوازی تەقیکردنی ناویاریەکە باشتر کریا بە حساب و کتاب وەرا دەستکاری هەندێک لە هێز و توانێت چەکەکانیش کریا بۆ منە چەکی ئەی ئارەکان و دیMR ئارەکان تۆزێک هەندێک چەک بەقوتر کریا هەندێک لاوااستر کریان دەستکاریان کردن نوێیان کردیتەوە و سیستمی نیو تیم و تیم سیستمی لە بۆ زیاد کرا وەروە هەندێک سکین نوێش بێگومان سکین شتی قۆڕ لێ معنادێ وەروە بەڵام شتێکیان کردی کە پێم وایە شتێکی باشە ئەویش چیە ماچ میکینگە تۆ مەسەرەن لێڤڵت 50 لەگەڵ لێڤڵ 30 لە بۆ هەفتە یاری دەکەی واگەل لێڤڵ 100 لەگەڵ لە نێوان هەفتە بۆ 130 یاری دەکەی مەسەرەن بۆ نەگەل لێڤڵت 100 بی معقولین لەگەڵ لێڤڵ 1 و 2 یاری بکەیت کە زۆر باسانی وێراین دەکەی کە کابرا تازایت ناویاریەکەی و لێڤڵ 0ش لێڤڵ 1ش گوناحە لەگەڵ لێڤڵ 100 یاری بکە وێش ئەو عەدالەتات پەروەرە پێشترش هەبوو بەڵام ئێستا بە حساب باشتری دەکە چەند هەواڵێکی خێراش Resident Evil 4 7 ملیۆن کۆپی تاوەکو ئێستا لێفرۆشێ کە دەکات یەکی لە سەرکەوتترین یاریەکانی کاپکۆم لە مێژوودا چوار کاژمێرێک گەیمپڵی نوێمان هەیە لە بۆ یاری Delta Force Hawk Opus کە یاریی نوێی چینیە هەرچەندە ئەو یاریە زۆر دڵخۆشی نەکردیمە لە بەرەوەی پێم یاریێکی زۆر دووبارەیە تقریبا سکلی زۆر بە Call of Duty Modern Warfare دەچی بەڵام بزانین سەر یاریی تاڵسینیە و لەم هەفتەیەش یاری Silent Hill 2 بە فەرمی لە وڵاتی کۆریای باشوور ڕێیت کرا پێوانە کرا کە ئەوش مانایەوە دەدە یاریەکە بە تەواوەتی ئامادەیە بەڵام کاپکۆم
ئاخود کۆنامی هێشتا ئاشای نەکردو کە یاریەکە بڵاو دەکرێتەوە لەسەر PlayStation 5 بۆ کەسانێکی یاری ئەڵۆن ئین دە دارکیش دەکەن لەم هەفتەیە پێویستە دووجار یاریەکە بکە ئەگەر بتوێ بە تەواوەتی چیرۆکەکە تێبگەیت چونکە میکانیکێکی لە یاریەکە وا دەکەکە بۆ جاری دومیش یاریەکە بکە ئینجا بە تەواوەتی تاوی نهێنیەکانی یاریەکە دۆزیتەوە چیرۆکەش بە تەواوەتی تێدەگەیت وەرزی هەفتەمی یاری Battlefield 2042 ئاشکرا کرا و بڕیارە لە 19 مانگی سێش بەردەست بی کە دوو نەخشەی نوێ لە خۆ دەگری لەگەڵ تۆنێک لە سکین و تەرتیبات و چەکوەستی حینوێن کۆمپانیای 2K یاریی نوێن ئاشاکرد بە ناوی تۆپ سپین 2K25 کە یارێکی دڵخۆشمە و یارێکی تێنسە نوێمان چەند تۆزێک شکلیان بە AI دەچی ژیری دەستکردوشتانەتی و هیوادارم AI بەکار نابێ بەڵام دڵخۆشم لە مێژە یارێکی تێنسم نەکرد هیوادارم یاریی تێنسی زۆر خۆش بیت چکە عاشقی یاری تێنسم لەسەر مۆبایل ئێستا شەردەیکە بەڵام لەسەر کۆنسۆڵی ئەو تێنسی کە هەیە زۆر خۆش نییە هیوادارم ئەوەیان خۆشی بەڵام مشکلەکەمانەوەی 2K تۆزێک پارەپەرستن هیوادارم مۆنەتایزەکەی زۆر بەقوت نەکەم و یارێکی نوێژ لە مەفتەیە گەیمپڵی نوێمان لە بۆ بینی بەناوی Grey Zone Warfare کە ئەوەش تقریبا وەکو Call of Duty Modern Warfare بەڵام زیاتر بە تارکۆڤی دەچیلەوەی بە Modern Warfare بچی گەیمپڵێکی زۆر جوان دیارە قەشەنگە و سیلاح بەکارێن سیلاح شتەکانی زۆر جدی دیارە گولە تەقانی زۆر جدیە جوان دیارم لە مەفتەی بینی گوگل بە فەرمی ڕایگەیاند کەوا ئێستا تەکنەلۆژیاتی دەستکردیان دروستکرێ بەناوی DeepMind کە دەتوانی هاوشێوەی مرۆڤ یاریەکان بکە و مەتەڵەکان هەڵبینی بۆ بەشە لە مەرحەلەی یاریەکانش ببڕێکە پێمای شتێکی زۆر مەترسیدارە نەکشتێکی باش و چەند کەسێک لە ستودیۆی نایتی دۆگ و ئاکتیڤیژن هەڵساون بە دروستکردی ستودیۆیەکی نوێ وەروەها دەڵێن خەریکی دروستکردنی یاریی نوێشن ستودیۆکە بە ناوی Empty Vessel تاوەکو ئێستا ئاشایان نەکردێکەوە خەریکی چی یاریەکەن بەڵام دەڵێ هیوادارین لە ماوەیەکی نزیکدا یاری نوێیەکەی خۆشمان ئاشکرا بکەن یاری Multiverses ئێوە ساڵێ بە شێوەی Early Access بڵاوکرێ بەڵام یاریەکە داخرا و بە شێوەیەکی نازام هەتاهتایی بوو بەحساب هەتاهتایی بەڵام کۆمپانیا Warner Bros یاریەکەی زیندوو کردوێتەوە و بڕیارە لە مانجی پێنج بە فەرمی بڵاو بکرێتەوە یاری Multiverses سەرجەم زۆرنی هەر زۆری کاراکتەرەکانی کۆمپانیای Warner Bros یاخود WB لە خۆ دەگری لە سەرجەم کاراکتەرەکانی خۆیان بێکەوە دەتوانین ناو جیهانێکی Multiverse بەتە فرەگەردوونی ئۆنلاین یاریەکە بکەیت یەکەم ترێلەر یاریێکی نوێ بڵاوکرا بەناوی Nobody Wants to Die کە ترێلەرەکەی زۆر جوان دیارە لە بۆ تاوای پلاتفۆرمەکان لە PC PlayStation و Xbox بەردەست دەبی یاریەکە زۆر جوان دیارە سایبەرپانچیە بەڵام بە شێوەیەکی سەرنجڕاکێش شش سینەماتیکی لە بڵاوکرێ گەیمپڵی نازانین کەی بڵاو دەکرێتەوە نازانین کە یاریەکەش بڵاو دەکرێتەوە یاریەکەش باسی ساڵی 2329 دەکات بە فەرمی یاری سیستم شۆک ریمیک بڕیارە لە 21 مانجی 5 لەسەر PlayStation 4 و 5 Xbox Series 1 وەروە PCش بەردەست بی کە لە مێژە باسی سیستم شۆکی دەکەم لە کۆتاییدا بڵاو دەکرێتەوە وەستافێک لە پەرپێدەرانی پێشووی یاریەکانی وەکو گادۆڤاری یاریەکانی پێشووی Star Warsی بێکەوە خەریکی دروستکردنی یاریی سینگل پلیری نوێنە ستودیۆیەکی نوێیان دروستکردیە بە ناوی Giant Skull و یاری نوێیەکەشیان دەڵێن یاریی ئەکشنی ئەدڤێنچەرە ئەکشنی سەرچێشیە کە ئەمریکا سیستێم دەی پێم وابی وەروە پەیوەندێکی گەورەی بە چیرۆکەوە هەیە چیرۆکەشی بێگومان دەڵێن تۆپ ستۆریە و یاریەکەش تریپل ئەی دەبی بەڵام زانیاری زیاترمان نییە ترێلەرێکی نوێمان هەیە لە بۆ یاری Black Myth Wukongی کە ترێلەرەکەش بێگومان لەلایەن ئینڤیدیا بڵاوکرایتەوە کە تەکنەلۆژیای GeForce RTXمان پێ نیشاندەدا DLSS 3.5 مان نیشاندە لەگەڵ Full Ray Tracing لە بۆ یاریەکەی بەردەست دەبی کە یاریەکە زۆر قەشەنگ و ناوازە دیارە بە فەرمی Ubisoft چەند شتێکی نوێی لە بۆ یاری بەناوبانجی Prince of Persia بڵاو کردەوە بۆیە دەڵێن بەناوبانگ چکە زۆر بەناوبانگ نەبوو بەڵام یاری سەرکەوتوش بوو چون نمرەکانی زۆر باش بوو Prince of Persia The Lost Crown بڕیارە لە مانجی سێ دیڵسێکی نوێمانە بە بەردەزیوی بە ناوی Warriors Path کە فریە لە مانجی چوار بە هەماشە بە خۆڕایی بۆس ئەتاکمانە بە زیاد دەبی واتە زیادکردنی بۆسێکی نوێ لە بۆ یاریەکە Divine Trial ئەوەشکە بەشێ مەدانێکی نوێی تاقیکردنەوەی شەڕۆشتانەمان هەیە لە مانجی لە هاوینێ بەردەست دەبی وە لە کۆتایی ئەم ساڵیش چیرۆکێکی نوێ بەشێ DLC لە بۆ یاریەکەی بڵاو دەکرێتەوە کە ئەویان پێمانە بە خۆڕایی بە فەرمی Jeff Keighley Summer Game Fest ئاشکرا کرد بۆ ساڵی 2024 و ڕاگەیاندکەوە بەروارەکەی دایانناوە لە هەفتی مانجی شەشە هەفتی شەشی 2024 Summer Game Fest ئەنجام دەدرێت و بێگومان چی لەسەر بڵێم Summer Game Fest گەورەترین کۆنفرانسی ساڵانەی ئێستای ڤیدیۆ گەیم دەکرێت لە پاش Game Awards گەورەیە بەڵام Summer Game Fest بێگومان تایبەت دەبی بە ئاشاکردنی یاریە نوێیەکان لە هاوینی ئەم ساڵ و کۆمپانیاکان زۆرینیان بەشداری دەکەن PlayStation Xbox یاریەکانی استودیۆکانێکە یاری بۆ PC بڵاو دەکەنەوە هیوادارم شتی سەرنجڕاکێشی لێ ببینم هەواڵێکمان هەیە Steam Deckی لەم هەفتەیە ڕاگەیاندرێتەوە زیاتر لە 14,000 یاری بە شێوەیەکی فەرمی لەسەر Steam Deck
بەردەستن و کمپاربڵن و ڤێریفای کران واتەتوانی یاریەکان بە بێ چێشە تاقی کردەوە. F1 Manager 2024 لەم هاوینەی ئەم ساڵە لێ دەگەڕێکەوە گەیمەران بتوانن بە خۆیان تیمێک بۆ خۆیان دروست بکەن نەکتەنیە کارکتەر دروست بکەن بستە ناو تیمێکی ئامادەکرا بەڵکو خۆ دەتوانین تیمێک دروست بکەین و بەشداری چێڤەرچیەکان ئۆکەی بێنە سەر هەواڵەکانی Xbox کە ژمارەیان زۆر نییە بەڵام چەند هەواڵێکمان هەیە مهمترین نیشان لەم هەفتەیە کە بینیم ئەوە بووکەوە یاری Sea of Thieves کە Xbox لەسەر PlayStation بڵاوی دەکاتەوە دەڵێ لە ماوەی یەک مانج ڕابردوو لەو کاتی کە ئاشا کراوە تاوەکو ئێستا پڕ ئۆردەرترین یاریە لە PlayStation ئێستا بەردەست بیواتە ئێستا زۆرترین خەڵکی کەەوە پارە بە یاریێک دەدەن یارەکی Xbox کە سەرکەوتنشی زۆر گەورەی لەوە مایکرۆسۆفت خۆشی ئەوەشی دەبیست و ئەوەش ئەوە نیشان دەکەوە گەیمەرانی PlayStation یاخود گەیمەرانی بە پێچوانەشە گەیمەرانی Xbox زۆر حەز دەکەن یاری جیاوازی یەکتری تاقیکەنە بۆ منە PlayStation ئامادەیە یاریەکانی Xbox پری ئۆردەر بکەن کە لەسەر Xbox بێگومان بە خۆڕای بەرزە بەڵام PlayStation دەبێت پری ئۆردەری کۆ بیکڕێت و هەندێک وێنە نوێمان هەیە لە بۆ یاری Hellblade 2 کە دەڵێن لە بڵاوبوونەوەی لە ڕۆژی یەکەمی فۆتۆ مۆدی لە بەردەست دەبیت چەند سکرینشۆتەیان لە بۆ یاریەکەی بڵاو کردوکی یەکجار سەرنجاو چێشوی جوان دیارە کوواڵتەکانیان زۆر بەرزە و یاریەکە بێگومان زۆریش نمایە لە مانجی پێنج بەردەست دەبێت لە مقابلەیەکی نوێدا تۆت هاوەرد تقریبان تۆزێک باسی ستودیوی خۆی کرد لە ناو Xbox شتانە بەڵام ئەو قسەیەکەوە بۆ هێدلاینی وبسایتەکان ئەوە بووکەوە وتی پلانی فۆڵاوت 5مان هەیە بێگومان و دەزانم کەوا لە فۆڵاوت 5 سڕوو دەدە سەرەتا تاکۆتایی بیرۆکەکانم هەموو ئامادەنە تەنیا مایەکەوە بستە ناو فوت پرۆداکشنی کە ئەوەش هەواڵەشی دڵخۆشکەرە بەڵام بەشێک لە گەیمەرانیش دەڵێن تکایە کار لەسەر فۆڵاوت 5 مەکەن باز لە فۆڵاوت 5 بیرن جارێ Elder Scrolls 6مان لە بە تەواو بکەن ئینجا فۆڵاوت 5 چونکە بەفێزدە خەریکی Elder Scrolls 6 دەبی لە پاش ستارفیلدی تەواو بەستە خەرچی Elder Scrolls 6 ئەوی تەواوکەن ئەزەستنە سەر فۆڵاوتی واتە تاوەکو 2027 Elder Scrolls 6 ئەگە بڵاو بکرێتەوە زۆر باشە 2034 لەوانەیە فۆڵاوتی 5 بین واتە باسی 10 ساڵ 2 ساڵ دیگە دەکەن لە تەمەنمان ئەمن دەبمە نزیک دەبمەنێت 30 ساڵی ئەو وەختی بینە پرسات دەبمە نزیکەی 30 ساڵ ئازە فۆڵاوت 5 بڵاو دەکرێتەوە لێستاوە کاکەم باسی فۆڵاوت 5 دەکە ئۆکەی خۆشەویستانم زۆر سپاس ببینە مەڵقەی پرۆگرامی سفرێک ژیری چاوتان ماز دەکەم هیوادارم دگمێن لایک سابسکرایب لەبیر نەکەن تا ئەڵلقەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خودەتان لەگەڵ